لە کۆتایی ئەو 10 ساڵەیە واتە لە ساڵی 50 دوو کەسایەتی زۆر گرنگ وفاتیان کرد، دوو کەسایەتی زۆر گرنگ لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکەمیان ئەبوو طالب مامی بوو کە تا ئەبوو طالب مابوو کافرەکانی قوڕەیش نەیان ئەتوانی تعدایەکی زۆر لە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم، یعنی بیکوژن. ئازاریان ئەدا بەدەم، حتا بەدەستیش ئازاری پێغەمبەریان ئەدا، بەڵام نەیان ئەتوانی احتراما بۆ ئەبوو طالب، چونکە ئەبوو طالب تا ئەو دقە یان تا حتا وفاتیشی کرد لەسەر دینی ئەوان مایەوە و پیاوێکی زۆر ناودار بوو لە ناوانە و ڕێزی هەبوو لە ناو قوڕەیشە. کاتی ئەبوو طالب وفاتی کرد ئیتر ئەوان حتا بۆیان بکرێت تعدایان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر کرد، گەشتە حەدێکە ئیتر تەحمل ناکرا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر هەوڵی دا ئەبوو طالب لەسەر ئیسلام بمرێ، بەڵام ئەوان هاتوو بوون لە دیار سەری دانیشت بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو مامە بڵێ لا إله إلا الله تاوەکو بیکەم بە بەڵگەیەک لە لای خوا بۆ تۆ. بەڵام ئەوانیشیانوت ئەبوو طالب واز لە دینی بابا پیرانت دێنی؟ عیب نییە تۆ تازە لەسەر مەرگایت واز لە دینی بابا پیرانت بێنی؟ لە ئەخیرە ئەبوو طالب لەسەر دینەکەی ئەوان مایەوە، یعنی بە کافری مرد. ئەوەش ئەوەی ترە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم غەمبار کرد. هەروەها کەسایەتێکی تر کە وفاتی کرد خەدیجەی خێزانی بوو. ئەو ئافرەتە ئەو ژنە بە وەفایە، ئەو ژنە بە ئەمەکە کە هەرچی ماڵی هەیە و سەروەتی هەیە کردبوویە قوربانی دینی خوا. ئەو ئافرەتەی کە هەموو خەم و خەفەتەکانی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەم ئەکردەوە و ئەی ڕواندەوە، زۆر یارمەتی پێغەمبەری دا. ئەتوانم بڵێم ئەو 10 ساڵە کۆڵەکەیەکی گەورە بوو بۆ پشتیوانیکردن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە مسلمانانیش. ئەو ئافرەتە بەڕێزە وفاتی کرد، بۆیە خەمەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا بێزایی کرد و لە سیرەیە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ساڵە ناونرا ساڵی غەمگینی، عام الحزن، کە ئەو دوو کەسایەتیە گرنگەتیایە وفاتیان کرد. ژنی ساڵح نیعمەتێکی زۆر گەورەیە. خۆشەویستەکانم ئەگەر خوای تەعالا کردو بێتنە خاوەنی ژنێکی ساڵح و هاوسەرێکی باش، طبعا بە هەمان شێوە بۆ ژنانیش پیاوی ساڵح نیعمەتێکی زۆر گەورەیە. ئینسان ئەگەر هاوسەرەکەی باش بێ، خۆ ئێمە هەمومان دنیا بەجێ تێڵین، بەس حەیفە لە دڵۆ بزانێ باشە بۆی باس نەکا بڵێت تۆ باشی. حەیفە ئەگەر خۆشی بوێ پێی نەڵێ زۆر خۆشتم ئەوێ. دنیا فرسەتە لەوانەیە یەک جارتر مەجارت نەوێ پێی بڵێ زۆر خۆشتم ئەوێ. ژنی باش نیعمەتێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پشتی بە خەدیجە بەست بوو زۆر. کاتێ ئێواران ئەچیتەوە بۆ ماڵ خەم و خەفەتەکانت لا ئەبا نیعمەتێکی زۆر گەورەیە بەڕاستی. ئەگەر بەرامبەر بە خێزانەکانتان هەستی خۆشیتان هەستی چاکیتان هەیە زوو پێیان بڵێن، لەوانەیە مەجال نەمێنێ پێیان بڵێن، ئەمجا حەسرەت بکێشی. جا پێشەوەی لە یەک دابڕێین ئێمە کە ناز و خۆشەویستێکمان هەیە بەرامبەر بە ماڵ و کەس و کارمان، تخوا بە زوو بیڵی ئامان وریای خێزانەکانتان زۆر گرنگیان پێ بدەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاخر وەسیەتی ئەوە بوو.